بە گوێرەی مێژووی ئێمە ئەوەندەی کە تێبینی دەکرێت ژمارەی خێزان و قەبارەی خێزان لە ڕابردوودا هەتا چەندەیەکیش بەر لە ئێستا ژمارەی خێزان زۆر بووە، بەڵام ئێستا لەگەڵ گۆڕانکاریەکانی ژیاندا هێدی قەبارەی خێزان بچووک دەبێتەوە و نازانرێت کە کاریگەری و لێکەوتەکانی ئەم بچووک بوونەوەی خێزانە چی دەبێت لەسەر کۆمەڵگا کە دەکرێت هەرێکە لە چین و توێژەکانی ئەم کۆمەڵگایە بە جۆرێک لە جۆرەکان لەم پرسە بڕوانن. ئەمە یەکێک دەبێت لە بابەتەکانی ئەم ئێوارەی چیرۆکە هەواڵ. ئێوارەتان باش، من لۆنا بەکرم. بە گوێرەی راپۆرتێکی دەستەی ئامار قەبارەی خێزان لە هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ بەرەو بچووک بوونەوە دەچێت. پارێزگای سلێمانی لە پلەی یەکەمدایە لە بچووک بوونەوەی قەبارەی خێزان و دەستەی ئامار دەڵێت تاوەکو ساڵی 2040 دانیشتوانی هەرێمی کوردستان دەگاتە 8 ملیۆن کەس. هەرێمی کوردستان لە چەند بەرهەمێکی کوشت و کاڵیدا گەیشتۆتە خۆتبژێوی و بەرهەمەکانی هەناردەی دەرەوە دەکات. حکومەتی هەرێمی کوردستانیش لە 3 ساڵی ڕابردوودا 3 سایلۆی گەورەی دروست کردووە کە لە توانایاندا 500,000 تۆن گەنم ئەمبار بکات. لە سلێمانی پۆلیسێکی هاتوچۆ 14 ساڵە بە شێوازێکی جیاواز ڕێنمایی دەداتە شۆفێران. ئاری کەمال 10 ساڵی خزمەتکردنی تەنها لە یەک فولکەدا بەڕێ کردو و بە جوڵەی سیر ڕێنمایی شۆفێران و هاوڵاتیان دەکات. ئەوانەی کە بەر لە ساڵی 2000 لەدایک بوون کە پرسیاریان لێ دەکەی هەمویان خاڵ و مام و پوری زۆریان هەیە. ئەمەش سلمێنەری ئەوەیە کە تا 3 دێ بەر لە ئێستا قەبارەی خێزان فراوان و قەرەباڵغ بوو، زۆربەی خێزانەکانیش زیاتر لە چەند مناڵێکیان هەبووە. بەڵام ئێستا بە پێ ڕووپێویەک کە دەستەی ئاماری هەرێمی کوردستان بڵاوی کردوتەوە، قەبارەی خێزان لە تەواوی هەرێمی کوردستان ڕۆژ دوای ڕۆژ بچووکتر دەبێتەوە. پارێزگای سلێمانیش لە پلەی یەکەم دادێت لە بچووکردنەوەی قەبارەی خێزان. هاوڵاتیانیش لایەنی ئابووری و پردوەردەی و تەندروستی بە هۆکاری سەرەکی دەزانن. دەستەی ئاماریش پێی وایە ئەو بچووک بوونەوەیە کاریگەری لەسەر ژماری دانیشتوان دەبێت. ڕێناز عەلی هاوکارمان راپۆرتێکی بۆ ئامادە کردوین، پێکەوە لەم بارەوە دەیبینی. ئەگەر لە چەندەی ڕابردوو قەبارەی خێزان گەیشت بە 6 کەس، ئەوە ئێستا کەم بۆتەوە بۆ 2 تا 4 کەس و چەندین هۆکاریش هەن کە وای کردو خێزانەکان کەمتر ڕێگە بدەن منداڵی زیاتریان ببێت. سیروان خاوەنی 3 منداڵە و دەڵێ هۆشیاربوونەوەی خێزان و گرانی گوزەرانی ئێستا کاریگەری هەیە لەسەرەوەی کە قەبارەی خێزان بچووک بێت. ئابووری و داخوازی مناڵ لەم ڕۆژەدا زۆر زۆرە. یعنی بۆ نمونە من باوکێکم دایکێکم کە 7 مناڵی بەخێو کردووە بە معاشێکی زۆر کەم بە ڕۆژانێکی زۆر کەم هیچ نەبووە، داواکاری هیچ نەبووە. بەڵام تۆ ئێستا 2 مناڵتەیە ئەگە ئایپاتێکیان بۆ بکڕێرێکی ئایپاتێ 2 ملیۆنەکە. کەمبوونەوەی ڕێژەی منداڵ لە خێزاندا لە پارێزگاکان ڕۆژ بە ڕۆژ لە کەمبوونەوەیە. هەروەها لە هەولێر قەبارەی خێزان لە 4.6ەوە دابەزیوە بۆ 5.1. لە سلێمانیش قەبارەی خێزان لە 5.8ەوە دابەزیوە بۆ 4.6 و لە دهۆکیش قەبارەی خێزان لە 7ەوە دابەزیوە بۆ 6.1. هۆکارەکەی حەقڵیەتی خێزانە ناگەڕێتەوە دارایی. زانین بۆ ناگەڕێتەوە دارایی هەموو شتێک نییە پارە، خۆشەویستی شەرتە. بەڵام لەبەرێ بەیاق بەیەکتر نادەن، خۆشەویستی پێدا نابێت ناو خێزاندا. ئیمە چاولێکەری ئەوە لە سینەوە هەیە، لە بەریتانیەوە لە فلانزیەوە هەیە، دوو بیلەتانی بەخێوکە کاکە ڕستقی خۆیە. بە گوێرەی خەمڵاندەکانی دەستەی ئاماری هەرێمی کوردستان کە لە ساڵی 2020 بۆ 2040 کراوە، ڕێژەی دانیشتوان بەرز دەبێتەوە بۆ 8 ملیۆن. بەڵام ڕێژەی منداڵ کەم دەبێتەوە و دەکەوینە قۆناغی سەرمایی دیموگرافی کە تەمەنی نێوان 15 بۆ 64 ساڵیە. لە ڕووپێوەکانی ئێمە کە کردومانە دەرکەوتووە ڕێژەی بەپیتی لە 3.6ەوە بۆ هەر ئافرەتێک بۆ 3 دابەزیوە لە هەرێمی کوردستان و کەمترین ڕێژەی وەچەخستنەوە لە پارێزگای سلێمانیە دەرکەوتووە. اینجا پارێزگای هەولێرە، اینجا پارێزگای دوهۆکە. ڕۆژ بە ڕۆژ قەبارەی خێزان لە هەرێمی کوردستان لە بچووک بوونەوەیە. ئەوڵاتیان هۆکارەکەی بۆ لایەنی دارایی و ڕۆشنبیری خێزان و نەبوونی شوێنی نیشتەجێبوون دەجێڕنەوە.
لە سیاماری هەرمی کوردستانیش ئەمە بە مەترسیەکی جدی دەبینێت لەسەر کەمبوونەوەی ڕێژەی دانیشتوان. ڕنا سەعالی، کوردستان 24 هەولێر. هەر سەبارەت بە خێزان بابەتێکی دیکەمان هەیە کە پێوەستدارە بە خێزانی کورد لە تاراوگا. بەشێکی زۆر لە کوردانی سوید بۆ ئەوی کە چارەنووسی منداڵەکانیان لە ڕووی پەروەردە و کۆمەڵایەتیەوە لە دەست دەرنەچێت لەژێر کولتوری وڵاتانی بیانی دانەبن بڕیاری گەڕانەوە بۆ کوردستان دەدەن، چونکە لەلایەن بەشی زۆری خێزانانی کورد دابوونەریتی کۆمەڵگای ئەوروپا قبول کراو نییە. ئەوش زۆر جار کێشەی کۆمەڵایەتی لێکەوتوتەوە. گوڵی سەرگۆڕەکەی وەک گوڵی تەمەنی 30 و وشک بوون. کوڕە کوردێکی دانیشتووی سویدە کە ماوەیەک لەمەوبەر لەگەڵ ئامۆزاکانی لە ستۆکهۆڵمی دڵی ئازادی گیانیان لەدەستدا. کاردووی باوکی ئەم لاوە کووردە کە بەردەوام لەسەر گۆڕی کوڕەکەیەتی داوا لە کوردستانیان دەکات ئاگاداری منداڵەکانیان بن و تا بۆیان دەکرێت بیان گەڕێنەوە کوردستان. من میدەوارم کە هەموو کوردێک بیر لەوە بکاتەوە ئەم زمانەی کەیمەتایەتین وەکو زمانی ئەوە نییە کە زمانی دایک و باوکمان و خۆمان کە تاژین. جگە سووتانن ئاسان نییە. ئەوەی جگەی نەسووتێن نازانێتن قەدری مناڵەکەی چییە. مناڵ گوناحی نییە، مناڵم گوناحی مناڵەکەم بووە احتمال گوناحی من بووە نەمتوان وڵاتە دووری کەمەوە لە مجتەمەعان دووری کەم ولی نهاتە. زۆرینەی خێزانانی کورد لە ئوروپا و بە تایبەتی لە سوید کاتێک منداڵەکانیان گەورە دەبن و دەگەنە قۆناغی زانکۆ هەوڵی گەڕانەوە بۆ کوردستان دەدەن، چونکە دوای ئەو تەمەنە تا ڕادەیەک لە داهاتوو چارەنووسیان دڵنیا دەبن ئەوانیش کار بۆ گەڕانەوە بۆ نیشتیمان دەکەن کە من ئەوانەشی دەرفەتی گەڕانەوە لەدەست بدەن. کوردستانی من بێژی مە ماڵەکە هەی و ئەم هەکو چین سەفەرە و ئەودیا بەس هەر بەرە بچیکت مە زەڕووکت مەش کولیت خۆ خلاص بن و مەکتەبت خۆ دێگە هەر بەگەڕێنە بۆ کوردستانی چونکە ئەس گەلێک حەسکەم ڕاستی تۆ زەڕووکت مە بخۆشی گەلێک حەسکەم یعنی هەویە کچێت من هەت بژن ئەم کولیت خۆ خلاص کە ئەم داهاتچینە کوردستانی بە. زۆرینەی ئەوانەی ڕویان لە وڵاتانی ئەوروپا کرد لە پێناو داهاتوو چارەنووسی خۆیان بوو. ئێستا ئەوان لە پێناو چارەنووسی منداڵەکانیان هەوڵی گەڕانەوە بۆ کوردستان دەدەن. شێرکۆبێکەس دەڵێ 1000 ماچی نیشتیمانی خۆمم کرد ئەو ماچێکی نەکردمەوە خۆشەویستی بە زۆر نییە ئاڵا نییە دروستی کەم تابلۆ نییە بیکڕمەوە. ئەم قسەی شێرکۆبێکەس بۆ نیشتیمانی بێگانە دروستە هەرچەندە لە تاراوگە بژی بێ نیشتیمانیت و دڵت لای نیشتیمانی دایک کوردستانە. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. فاق بەکەسی شاعری ناسراوی کورد لە وەسفی کوردستاندا دەڵێت دەشتی خۆش و ڕەنگینە ئاوی کەوسەرە خاکی گەوهرە. ئەگەر شاعیران بم شێوازە خاکی کوردستانیان هەست پێ کردبێ و جوانی خاکەکەیان هەست پێ کردبێ ئەو جوتیاران بە ئەزمون وەسفی خاکی کوردستان دەکەن و دەڵێن کە بە پیتی ئەم خاکی کوردستان بۆ کشت و کاڵکردن بەردەوام وێردی سەرزاری جوتیارانەکە دەیڵێنەوە. ئازاد عەبدوڵڵا کە باخەکەی دەکەێت یەکێک لە گوندەکانی شارباژێر ئەو های ناوچەکە دەرفەتی بۆ ڕەخساندووە کە ساڵانە بەرهەمێکی زۆر کۆبکاتەوە. بۆ ئەزمونەی کە لە بواری کشت و کاڵدا هەیەی دەڵێت خاکی کوردستان هێندە بپیتە ئەگەر گرنگی پێ بدرێت خواستی ناوخۆ و زۆرینەی پارێزگاکانی عێراقیش پڕ دەکاتەوە و دەتوانێت دەرفەتی کاریش بۆ هەزاران کەس بڕەخسێنێت. ترێ و سێ و هەرمێ و قۆخ بەشێکە لەو بەرهەمانەی مام ئازاتی جوتیار ساڵانە بەرهەمی دەێنێت. باخەکەی دەکەوێت تا یەکێ لە گوندەکانی شارباژێر و بە پیتی ئاو هەوای ناوچەکە دەرفەتی بۆ ڕەخساندووە بۆ ئەوەی ساڵانە بەرهەمێکی زۆر بچنێتەوە. بە قەناعەتی من کوردستان هەموو عێراق بەش هەموو عێراق بەرهەمێنێت چ لە دانەوێڵە چ لە میوەهات چ لە سەوزە چ لە حیواناری چونکە تەماشاکە ئەم چۆی ئێمە بستی عەج نابینی بەتاڵ بێ هەمووی دەرەختی خۆڕستە. یەکی لە کێشە دیارەکانی جوتیاران لە ساڵانی ڕابردوو کەمی ژمارەی سایلۆکان بوو لە پارێزەکانی هەرێمی کوردستان بۆ کۆکردنەوەی گەنمی جوتیاران. بەڵام توانرا لە ماوەی 3 ساڵی ڕابردوو 3 سایلۆ لە شارەکانی کوردستان دروست بکرێت کە توانای ئەمبارکردنی 500,000 تۆن گەنمیان هەیە.
دەستخۆشی ئەەکەین لە حکوومەت هەرێمی کوردستان کە گرنگی زۆری داوە بە کەرتی کشتتوکال وەکوتم بۆی پڕکردنەوەی ئەو بۆشاییەکە هەیە لە نێوان خواستی خەڵک لەسەر خواردەمەنی لەگەڵ ئیمکانیت و توانای خستنە ڕووی بابەتەکان لە لایەنی کەرتی تایبەتەوە کەرتی گشتیەوە با بڵێن لە بواری کشتتوکال. حکوومەتی هەرێمی کوردستان توانیوەتی لە ماوەی 3 ساڵدا 2173 پرۆژە لە بواری پیشەسازی و کشتتوکاڵ جێبەجێ بکات لەگەڵکردنەوەی چەندین کارگەی تایبەت بە بواری بەرهەمێنانی زۆرێک لە بەرهەمە خۆراکیەکان. لە ساڵانی ڕابردوو کەمی دەرفەتی بە بازاڕکردنی بەرهەمی کشتتوکاڵی جوتیارانی پشتسار کردبەوە، بەڵام پلانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرهەمی کشتتوکاڵی و ئاستی بەرزکردنەوەی بەرهەمی ناوخۆیی وای لە جوتیاران کردووە ئاستی بەرهەمێنانیان زیاتر بکەن. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. زۆربەمان کێشەمان لەگەڵ ڕۆتینە هەیە، بە دیاریکراوی ڕۆتین لە کارکردندا بۆتە خاڵێکی بێزارکەر و حەزمان بە گۆڕانکاریە. بەڵام پۆلیسێکی هاتوچۆ لە سنووری پارێزگای سلێمانی 14 ساڵ خزمەتی هەیە. لەم ماوەیەدا 10 ساڵیان تەنها لە یەک فولکەدا ئەرکی ڕژارەکەی خۆی جێبەجێ کردووە. ئەو نەک بەم دووبارەیە بێزارنەوە، بەڵکو خۆشەویستی زۆری بۆ ئەرکەکەی هاندەری بۆ بە شێوازێکی جیاواز ڕێنمایی شۆفێران بکات. ئەو ڕاهێنانێکی زۆری کردو تاوەکو بەو جوڵەی دەست و ئەندامانی جستەی کە دەیکات سەرنجی هەمووان ڕابکێشێت و دەڵێت شۆفێران سەرنجی دەدەن و بوون بە هاوڕێی. جیاواز لە کارمەندانی هاتوچۆ ڕێنمایی شۆفێران دەکات. جوڵەی دەستەکانی و ڕێکڕاوەستانی شایەتی بۆ ئەوە دەدەن کە بە دڵسۆزیەوە کارەکانی ڕادەپەڕێنێت. بۆیە نازناوی کارمەندە دڵسۆزەکەی هەڵگرتووە. ئاری 14 ساڵ خزمەتی هەیە، بەڵام 10 ساڵی ڕێکە تەنها لەم فولکەیە ڕادەوەستێت و ڕێنمایی دەدات بە شۆفێران. من ماوەی 10 ساڵ لەم گۆڕەپانەم بەم شێوازە ڕێنمایی بە شۆفێران بابەتی یاساکانی هاتوچۆ بن. ئەم ئیشە سپاس بەخوای گەورە چەند مانگێ چەند ڕۆژێک لەسەر یەک تەدریبم لەسەر کرد تا فێر ئەمی شارەدانە بووم. بەڵام هەدەف و ئامان جێمە ئەوەیە کە ئێمە شۆفێران پابەندی یاساکانی هاتوچۆ بن. هەر ڕێبوارێکیان شۆفێرێک بە شەقامەکە گوزەر بکە مەحاڵە تەماشای جوڵەکانی ئارینەکە. ئەو دەڵێت پیشەکەمم خۆش دەوێ و دەمەوێت بە باشترین شێواز کارەکانم جێبەجێ بکەم. ئەمی شارەدانە ئەم ڕێنمایەکە ئێم بە شۆفێرانی بەڕێز زۆربیان بوونە تاوڕێم سەرنجی زۆربیانی ڕاکێشاوە. ڕۆژانە چەند کاتژمێرێک بێ ئەوەی هەست بە ماندووبوون بکا لەسەر شەقامەکانە. هەموو ئاراستەی شەقامەکان وەک یەک کاتی بۆیان داناوە تا هیچ قەرەباڵغێک دروست نەبێت. خۆشەویستی بۆ پیشەکەی وای کردووە ئامادەیە لە کاتە پشۆکانیش لە شەقامەکان بێت و خزمەت بکە. دیار جەمال، کوردستان 24 سلێمانی. گۆڕانکاریەکانی سەردەم و ڕۆژگار زۆر شتیان گۆڕێ و بەردەوامیشەی گۆڕن. بنمونە بەشێکی ئەو کەرەستە و کەلوپەلانەی خەڵکی ڕۆژانە بەردەوام بەکاریان هێناوە پێشتر ئێستا بەکار ناهێنن، وەکو ئەنتیک و بابەتی کولتوری ماونەتەوە، بۆی کە ئەم بابەتانە لە یادەوەری و فەرهەنگمانە بمێنەوە پێویستە پارێزگاریان لێ بکەین و وەکو بەشێک لە شوناس و کولتور و مێژوی خۆمان لێیان بڕوانین. زۆر کەس خولەی کۆکردنەوە و پاراستنی ئەم کەلوپەلانەیان هەیە و جگە لە خولیاکەشیان لە خەمی ئاشناکردنینەوەی نوێدان بەو کەرستانە. محەممەد نمونەی یەکێکە لەو هاوڵاتیانە و چەند ساڵێکە خەرکی کۆکردنەوەی کەلوپەلە کوردەواریەکانە، بە تایبەتیش ئەوانەی کە مێژوەکەیان لە نیو سەدە زیاترە. محەممەد بۆی گەنجانی تریش ئاشنا بکات بە ئەم کەلوپەلانە لە قەزای چوارتا گەلەرێکی تایبەت بەو کەرستە و کەلوپەلانەی کردوێتەوە. من ناو محەممەدی حاجی مەولودا، دانیشتوی چوارتام لە 92 کە گەڕاوینەتەوە بۆ ئێرە. هەر حەزم کردووە ئەم ئیشا پەرەی پێبەم وردە ئەم شتانم کۆ کردێتەوە، خەڵک ڕەفیق و برادەر بۆ یێناوم، خزم و دۆست ئەوەی کە بەپی توانە شتێکی هەبوو بێ لە ماڵەوە بۆ من یێنەوە، منیش دیێرە دامناوە. بۆ نمونە ئەم سنووقە بۆراقە
ئەمە وەختی خۆی بەکارهێنێناوە بۆ جلو بۆ پێداویستی ئەوە گەر یەکێک شوود کردایە ئەلەم سنووقیان بۆ کڕیتر ئەم سنووقە بەلایەنەوە شتێکی زۆر تایبەت بوو. ئەمەش بەشی چاخانەکەمە کورت خۆی هەر لە کۆنەوە حەزی لە چا بووە دایما بۆیە چا حازر بووە لە ماڵەوەی تر با زەمانێک سەماوەر کە دایانە گیرسان هەر نیانە کوژانەوە تا سعای 11 و 12 شەو ئەوش سەماوەرەکەمانە ئەمەش بەمە شەکردانن پیاڵێن ئەمە شەکرشکێنی پیاڵێن بەمە شەکروشتیان پێ وردکردووە بۆ میوانەکانیان داناوە. ئەم شتانەی کە کۆم کردێتەوە زۆری مێژوەکەی بۆ 50 ساڵ 70 ساڵی تایە کە بۆی خەڵک بۆ یەناوم یارمەتییاوم بۆ یەناوم منیش لێرە پاراستومە ئامانجی من لێرەیە بۆ کە ئەم شتەکە لە پوریانە بیڵمەوە نێڵم فەوتێن ئەوەی بە پێی توانە پارێزگاریان لێ. پلەکانی گەرما تا دێت بەرزتر دەبنەوە و گەرماکە ژەوەندە تااقەت فڕوکێنە خەڵک بە دوای هۆکارێکە ئاگەڕێت تۆسخۆی فێنێک بکاتەوە بۆ مەبەستەش خەڵک پەنادەبەنە بەرمەلەکردنی تر هەر شوێنێک و هەر ناوچەیەک گونجاو بە بۆ مەبەستی مەلەکردن بەکاری دێنن. سەرچاوی ئاوی سەرچاوە لە سنووری ڕانیا شوێنێکی زۆر دڵگیر و سەرنجڕاکێشە بۆ مەلەوانی و لەو چەند ڕۆژێک کە پلەکانی گەرما زۆر بەرز بوونەتەوە خەڵکانێکی زۆر بۆ مەلەوانی ڕووی تێدەکەن کاتەکانی ژێر 45 پلەی سەدی لەو ئاوە سارزگارەدا بەسەر دەبن. تا پلەکانی گەرما بەرزتر دەبنەوە هاوڵاتیان زیاتر پەنا بۆ مەلەکردن لە ئاو ڕووبارەکان دەبن. ئێرە سەرچاوی ئاوی سەرچاوەیە ئاوێکی پاک سازگار و سارد بەهۆی ساردی ئاوەکە مەلەکردن تیایدا ئاسان نییە بەڵام بەرزی پلەکانی گەرماوای کردووە خەڵکانێکی زۆر لە تەمەنە جیاوازەکان بۆ مەلەکردن ڕووی تێبکەن. هەڵمەت و هاوڕێکانی چەند کیلۆمەترێک ڕێگان بڕیوە تا هەم خۆیان لە ئاوەکە فێنت بکەنەوە هەمیش توانای خۆیان لەمانەوە لەسەر ئاو بەبێ هیچ جوڵەکردنێک نیشان بدەن. ئاوەکەی زۆر ساردا خەڵک ڕۆژانە بە تایبەتی جوعمان قەڵەباڵغا لە هەولێرە ڕادێ لە سلێمانیڕا لە ڕانیڕا چواقوڕنا عاجیاوە ئاوەکەی زۆر ساردا. ئێستا عالیان پلە 45 تەعاملی و گەرمای ناکەین وەڵا ناچار دەیبێ مەلەی بکەی بۆ گەرمای ناچار دەیبێرە. مەلەکردن لە بەندا و زێ و ڕووبارەکان بێمەترسی نییە. لەسەر بەنداوی سەر و چاوە چەند مەلەوانێک چاودێری ئەو کەسانە دەکەن کە بۆ مەلەکردن دێنە سەر بەنداوەکە. تەنها لەم ساڵدا 8 کەس لە سنووری ڕاپەڕین لە ئاو ڕووبارەکاندا خنکاون و تیمەکانی سەر بەنداوی سەر و چاوەش 4 کەسی تریان لە خنکان ڕزگار کردووە. لە سەرەتایی بەرزبوونەوەی پلەکانی گەرما هاوڵاتیەکی زۆر لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ڕوو لە ئیدارەی ڕاپەڕین دەکات. ئێمە دوو شوێنمان هەیە کە هاوڵاتیان زۆرترین خەڵک ڕووی تێدەکا یەک لەوانە زەی بچووک بە هەمان شێوە بەنداوی سەرچاوە کە ئێستا لی وەستاوین بە شێوەیەکی گشتی لە سنووری ئیدارە ڕاپەڕین 8 کەس خینکا و مردومان هەیە کارەکان دەگەڕێتەوە بۆ ئەوی کە قوڵی شوێنەکە و هەروەها نەشارەزایی کەسەکان کە مەلەی تێدا دەکەن. لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵ 32 کەس لە ئاوەکانی هەرێمی کوردستان خنکاون. بەشێک لەو کەسانەی لە ئاوەکان دەخنچێن یان بەهۆی نەشیاوی ڕووبار و دەریاچەکانە بۆ مەلەکردن یانیش بەهۆی نەشارەزایی و نەزانینی مەلەکردنی مەلەوانەکانەوەی. ئارەسەمی کوردستان 24 سەرچاوە. بۆم گرنگە کە لەسەر ئەو راپۆرتەی کۆتاییمان بابەتێک بروژێنکەوەیە تکایە با لە پێناوەی کە هەندێک فێنکمان بێتەوە گیانی خۆمان نەخێنە مەترسیەوە بۆی کە سەلامەت ئەم هاوینە و ڕۆژەکانی دیکەش تێپەڕین. مامەنە بابەتەکانی چیرۆکە هەواڵ بوون ئاسۆدە و تەندروست باش بن.